ئێستا بە چاوی خۆتە بینی ئامانە چۆن ڕیسوا و سەرشۆڕەکرێن. ئێوە کڕوش بۆ پێغەمبەرەکەتان نابن؟ جگە لە خوددا کڕوش بۆ کەسی تر نابین. محەممەد فێری کردوین کە ئەو بەندە و نێردراوی خوایە. نێردراوی خوا؟ ئەی کوا مۆجزەکانی جعفەر؟ ئایا بۆ ئاسمان بەرز بۆتەوە بەسەر ئاودا ڕۆشتووە نەخۆشی چارە کردووە یان بینایی گەڕاوەتەوە بۆ کۆر؟ ئایا مردووی زین و کردوتەوە کەواتە کوانێ مۆجزەکانی؟ ئەوە ڕاستە. ئەبێ پێغەمبەران موعجیزەیان هەبێ بۆی بیسەلمێنن بۆ خەڵکی کە ئەوان نێردراوی خوان. موعجیزەی پێغەمبەر قورئانە. قورئان کۆمەڵە وشەیەک نەخوێنەوارێ نووسیوێتی و ئەڵێ لە خواوەیە. خاوەن شکۆ ئێستا هیچ پاساوێکەیە لە بەردەمیان؟ ئەوەی منەیزانم ئەوەیە کە خوددا ڕێژە ئاگرێکی بەسەر حەوارەکانە ناردووە تا بتوانن بە زمانی هەموو خەڵکی جیهان قسە بکەن، ئەو زمانەی کە پێشتر نەیانەزانی. بەڵام من ئەپرسم ئایا ئەکرێ سەردەمی ئێمەیە موعجیزەی لەو شێوەیە ڕووبات؟ تایەرە بەسە بەڵگەکانتان لاوازن. ئێمە پەنامان بۆ ئێرە هێناوە، وڵاتی خۆمان جێهێشتووە. محەممەد پێیوتین کە ڕوو بکەینە حەبەشە چونکە پاشایەکی لێ لەوێ نایڵێ هیچ کە سیستەمی لێ بکە. ئەوەی ناویە بن بە سیستەم و زڵم سزایەکی شایستەیە بۆ ئێوە. بۆ محەممەد ئێوەی ناردووە بۆ لای من؟ لەبەرەوەی تۆ لە خاوەن کتێبەکانیت باوەڕت بەخوا وات لێ دەکا بمان پارێزیت. چاو لێ خاوەن شکۆ وتەکانیان وەک سەرابە. پاساوەکانیان بەهێزە، ئەبێ گوێیان لێ بگرم بزانم ئەڵێن چی. خاوەن شکۆ ئێمە کەسانێکی نەزان و دواکەوتوو بووین. ئەو بتانەمان دەپەرست کە بەدەستی خۆمە لە دار و بەر دروستمان دەکردن. مردارەوە بوومان دەخوارد و داپیسیمان دەکرد، سەردانی خزم و دۆستانمان نەدەکرد، ئازاری دراوسێمان دەدا و بەهێزەکانمان لە ئاوزەکانمانی دەچەوسانەوە. لەسەرەوە حاڵە بووین تاخوا پێغەمبەرێکی لە خۆمان بۆ ڕەوانە کردین. لای ئێمە ڕەچەڵەک و ڕازگۆیی و دەستپاکی ئەو دیار بوو. بانگێشتی کردین بۆ یەک تاپەرستی و خواپەرستی بۆ ئەوی دەستبەرداری ئەو خوایانە بین کە خۆمە لە داروبەر دروستمان کردبوون. ئێوە بوختان بۆ خواکان ئێماکەن درۆ ئەکەن. ئێمە ئەو خوددایانە ناپەرسین کە لە داروبەردن، بەڵکو ئێمە لە ڕێگەی ئەوانەوە لە خوددا نزیکە بینەوە. هەموو بتپەرستەکانەوە نازان کە تۆی زانی عامر. ئاینەکەتان فەرمانی چیتان پێەکە؟ فەرمامان پێدەکا بە تەنها خوا بپەرستین و هاوڵی بە پەیدا نەکەین، هەروەها نوێش بکەین، ڕازگۆ بین و سپاردە پارێز بین و سەردانی خزمان و دۆستان بکەین، لەگەڵ دراوسێ باش بین و دەست لە حرام و خوێن ڕشتن هەڵگرین، خراپە و قساڵ بەستن و خواردنی ماڵی هەتیوان و هەروەها ناوزڕاندنی دایان پاکەکانی لێوێن پاکەکان. ئەی ئاینەکەتان لەباری ژنەواڵێ چی؟ ئەوە بزانە ئاینی ئێمە یەکسانی هێناوە بۆ ژن و پیاو، ئەرک و مافەکانیان وەک یەکە. ژنان مافی چیانەیە؟ ئێمەیان کڕین و نانیان پێین و بەرگ و پۆشاکیانەین و تا خزمەتمان بکەن. ئەیان فرۆشین هەگەر گوێڕایەڵیان نەکردین. ئایا سوکاتی و گاڵتە بەو ژناکەی کە تۆی لە سکی خۆیدا ڕۆژ لە دوای ڕۆژ هەڵگرتووە، بە منداڵی نازی کێشاویت و شیری پێداویت و شەون و خونی بە دیارتەوە کردووە تا گەورە بووی عەمر؟ ئەمر خواکانتان بۆچی لاڵ بوون؟ یاخود خوا تاقانەکەی ئەوان بێدەنگی کردوون؟ خوای ئێمە خوای هەموو خەڵکیە، خوای ئیبراهیم و موسا و زەکەریا و یەحیا و عیسایە. پێشتر سروشی بۆ ناردوون هەروەک سروشی بۆ محەممەد ناردووە، جیاوازیەک نییە لە نێوان پێغەمبەران. ئەو ناوانە لەکوێ فێر بوون؟ قورئان کە بۆ محەممەد دابەزیوە. محەممەد هەمووان نەزانین کە ئەو هەتیوەیەک بوو شوانیە کرد. خۆ عیسای مەسیحیش لە جەلیل دەرداش بوو. بۆی ڕاشکانە پێتانەڵێم ئەوەی محەممەد هێناوێتی لەگەڵەوەی مەسیح هێناوێتی لە یەکسەر چاوەوە هاتووە، تەنیا یەکسەر چاوەی هەیە. خاوەن شکۆ ئەوان قسەیەک لەسەر مەسیحەکەن کە تۆپی ڕازی نابی. دەربارەی مەسیح چیەڵێن؟ ئەڵێن
ئەو بەندەیە وەک هەر مرۆڤێکی تر. قسە بکەن چی دەربارەی مەسیحەڵێن؟ هەر ئەواڵین کە محەممەد بۆی هێناوین ئەو ڕۆحەکە لەخوا وشەیەکیشە بۆ مەریەمی پاکیزە نێردراوە. لیان بپرسە چێ مەسیحی بووە و چۆنیش بوویەتی؟ لە قورئانەکەی ئەوەیە شتێک هاتووە دەربارەی سەروەرە مەسیح؟ بەڵێ ئەگەر ڕێگەم بدەی ئەی خوێنمەوە. نزیک بەرەوە چیت هەیە بیڵێ؟ بسم الله الرحمن الرحيم واذكر في الكتاب مريم إذ انتبذت من أهلها مكانا شرقيا فاتخذت من دونهم حجابا فأرسلنا إليها روحنا فتمثل لها بشرا سويا قالت إني أعوذ بالرحمن منك إن كنت تقيا قال إنما أنا رسول ربك لأهب لك غلاما زكيا قالت أنى يكون لي غلام ولم يمسسني بشر ولم أك بغيا قال كذلك قال ربك هو علي هين ولنجعله آية للناس ورحمة منا وكان أمرا مقضيا صدق الله العظيم. لە نێوان دینی ئێمە و دینی ئێوەیە جیاوازی نییە تەنها و هێڵە نەبێ. ئەی عەمر سوێن بەخوا ئەوانتان بە چیایەک زێڕ نایەمێ. تۆش جەعفەر خۆت و هاوڵەکانێ ئازاد من لە خاکی منە و بە ئارامی بژین تا خوای پەروەردگار ڕێگە بەگەڕانەوەتانەیە. ئەوە قبول ناکرێت محەممەد هاوپەیمانەکانیشی بردین لە وڵاتی تر. زۆر باشە تۆڵی لیەکەینەوە لە مەکە. بەڵێ کێ بەرگری لیەکات؟ ئەبوو تاڵیب پشتی تێەکەین نەوەی هاشم هەموو ئەو قوڕێشانی پشتی ئەگرن. بەڵێ هیچ بە محەممەد و هاوڵەکانی نافرۆشین هیچیشان لێ ناکرین هیچ کەس نیانگرێتە خۆی نانیشیان لێ دەگرینەوە و پێیان نادەین ژنیان لێ ناخوازین و ژنیشان نادەینێ یانە ڕۆن بۆ گردو دۆڵەکان یان واز لە ئاینی محەممەد دێنن. ساڵ لە دوای ساڵ تێدەپەڕێت و محەممەد و گەلەکەی ئارام دەگرن لەسەر دەرد و بەڵاکان. ساڵی سێهەمیش هات. خەدیجەی داکی باوەڕداران لە کۆتا ساتەکانی ژیانیدایە و ئەبوو تاڵیبیش خەم و پیری بەرەومردنی دەبن. ئەو ساڵە ناونرا ساڵی دڵتەنگی. هیشام
سوهیل ئەمە مانای چییە؟ ئەمانێ بە زووترین گە لاپەڕەکە بدڕێنین ئەمە سەرشۆریە. ئەو لاپەڕێمان بۆ بێن نەخوارەوە. کەس لە ئێوە خزمی محەممەد نییە، ئەو کارە پەیوەندی بە ئێوە نییە، نامانەوە شەرتان لەگەڵا بکەین. ئێوە ئەخۆنەوە ڕابێرن خزمانی ئێمەش لە چۆڵەوانیە لە برسامرن. گەورە پیاوانی شاری مەکە لەسەر نووسینەوەی ئەو لاپەڕێ ڕێکەوتون، ناتوانن دەستکاری بکەن، چۆن هاتوون وا بگەڕێنەوە. یەڵا ئەو کارە بە شەو نەخشەی بۆ داڕێژراوە. داوای معجزەکەن ئەوە تا لە بەرچاوتانە. ئەو معجزەیە بچووکترین دروستکراوی خوا نەخشاندوێتی. ئەو مۆرانەیە هەرەسی پێهێنان گەورەکانی مەککە، فیسی ئێوە و لوودبەرزیتانی داڕمان. ئەوە تا ئەوەندەتان بۆ ماوەتەوە، هێزەکانتان، دڵڕەقیتان، ستەمەکانتان کە دروستان کردووە زۆر لەوە بچووکترە بەرامبەر خوا بۆستێ. ئەوە لاپەڕەکەتانە گەورانی قوڕەیش، تەنها و تەنها یەک گوشەی تێدا ماوە، ئەویش ناوی خوایە. وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا. صدق الله العظيم. ئەی گەورەکانی مەکە، هیچ پەناگەیەکتان نییە، زەمن و دەرد و بەڵا لە ناوتانە بە. بەڕاستی جوانە، حەمزەی ڕاوچی شێر، مۆرانە و مێرو ڕاوەکە ئێستا. بەڵێ، ئەمڕۆ و سبەی ئەی هیند. کاتی ماڵاوایی ژیانمە، کاتی مردنم نزیکە، بەڵام بۆ ئەوم کۆ نەکردوونەتەوە، بۆ شتێک ئێوەمان کردووە زۆر لە ژیان و مردنی من گەورەترا داوام لە محەممەد کرد ببمەوە ئۆکاری ئاشبوونەوەی نێوانتان. ئەو داوامان لێیەکا دەستبەرداری خواوەندەکانمان بین. پێی بڵێ باچیتر قسە بە خواوەندەکانمان نەڵێ، واز لە خۆمان و ئاینەکەمان بێنن، ئێمە ژوازیان لێێنین. ئەگەر بەمە ڕازی بوو ئەوە ئێمە گوێی لێگرین. تەنها داوای یەک وشەی لە ئێوە کردووە. ئەگەر داوای 2 و 6 بکات ئێمە ڕازیە بین، بەڵام وشەی خوای تاک و تەنیا نەخێر هەرگیز. ئەترسن گوێی لێگرن، ئەترسن گوێی لێگرن، ئەترسن. بێجگە لەم شارە هیچ شارێکی تر نییە، ئەو شارە بێباک و ڕۆحە. غەم و پەشارە زۆر بوون، دوێنێ ماڵاواییمان لە خەدیجە کرد کە وەک دایکمان وابوو. ئەم ڕۆژە بوو تاالب لە مەکە هیچ پشت و پەنایەکمان نەماوە. سینان پێغەمبەرە ئێوێ لە مەکە دوورکەوێتەوە. ئێستا لەم بارودۆخەدا ئەوێ بچێ بۆ تائیف، کە نە ئەبوو سوفیان و نە ئەبوو جەهل و نە ئەبوو لەهەب